ئەم بڕیارە کاردانەوەی زۆری بە دوای خۆی داهێنا. دیارە بەشێک لە نانەوەخانە و سەمونخانەکان پێیان خۆش نەبوو، بەڵام باش لە بڕیارەکە تێنەگەیشت بوون. هاوڵاتیانیش بە بڕیارەکە زۆر دڵخۆشن، چونکە لەگەڵەوەی کە ساڵانی ڕابردوو چەندین جار نرخی نان و سەمون گران بوو، بەڵام دواتر دانەبەزێنرایەوە. ئێستا کە دەنان یاخود سەمون دەدرێت بە 1000 دینار، ئەمە هاوڵاتیانی دڵخۆش کردووە. مەبەستمە گفتوگۆی زیاتر بکەم بەڕێز نەبەست عەبدولحەمید قایمقامی هەولێر، ڕاستەوخۆ لە هەولێرەوە میوان مەکاک. نەبەست زۆر بەخێر بێ بە کوردستان 24. کەی ئەم بڕیاری داوتانە دەچێتە بواری جێبەجێکردنەوە؟ واتە مەبەستمەوەیە کە کەی ئارد و غازی شل و کارەبا بە نرخی پاڵپشتی کراو بۆیان دابین دەکەن. بڕیارەکە چۆتە بواری جێبەجێکردنەوە؟ بەڵێ سلااوتان لێبێ. تەوان ئێمە ئەوڕۆ دوا کۆبنەوەمان ئەنجامدا. کۆبنەوەکەمان پێشی ئەو کۆنگرە ڕۆژنامەوانی بەڕێز پارێزگار بوو کە بەشێکتان ئێستا خستە ڕوو لە دیوانی قایمقامێ دێمە ئەوڕۆ دوا کۆبنەوەمان یاخود دوا دانیشتنمان لەگەڵ ئەنجومەنی نانەوەخانە و سەمونخانەکان بوو. سندیکای کرێکاران چاودێری بازرگانیش ئامادە بوو. ئەو ناتێگەیشتنەی کە با بڵێن چەند ڕۆژی ڕابردوو هەبوو بۆ چەند بەشێکی کەم لەو خاوەنی نانەوەخانە و سەمونخانەکان، ئەوش کۆتایی پیادەم دەتوانم بڵێم ئێستا ئەو بڕیارەی سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران کە دەرچووە و بڕیارەکە هەموو کوردستان دەگرێتەوە لە سنووری هەولێر بە تەواوی کەوتە بواری جێبەجێکردنەوە و لیژنەکانی چاودێری بازار لە قایمقامیە لە چاودێری بازرگانی لە تەندروستی چاودێری ئەو شوێنانە دەکەن. ئێمە لە ماوەی چەند ڕۆژی ڕابردووش تەڵعان کۆتایی هەفتەی ڕابردوو بوو ئەو بڕیارەمان ڕاگەیاند و داوامان لە خاوەنی سەمونخانە و نانەوەخانەکان کردکەوە پابەندی ئەو بڕیارە بن، لەبەرەوەی ئەو بڕیارێکی بوێرانە بوو کە دەرچوو لە سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران. بڕیارێک بوو کە لە بەرژەوەندی خەڵکی کەم دەرامەت و چینی هەژارە بەڕاستی بە پلەیەک. لەبەرەوەی نان خۆتان دەزانن خواستی هەموو خێزانەکە ڕۆژانە هەموو خێزانێک ئەگەر 3 جەمیش نان نەکڕیتن 2 جەم نان دەکڕیتن ڕوو لە فەڕنەکان لە نانەوەخانەکان دەکاتن. بۆی ئەو بابەتە گرنگی خۆی هەیە بۆ ئەو خەڵکە. ئەمە گەر سیرکەین بە درێژایی مانگە ئەو نرخە چ جیاوازیەکی لۆ خەڵکانێکەیە کە باری داراییان خراپە، جیاوازیەکە زۆر باشە و لە بەرژەن وەندی ئەواندایە. بەڵام ئێمە کە کاتی ئەوەمان ڕاگەیاند ئەوەشمان باس کردکەوە بەرژەوەندی خاوەنی نانەوەخانە و سەمونخانەکانیش لۆ ئێمە زۆر گرنگە، لەبەر ئەوەی ئەمە 1800 نانەوەخانە و سەمونخانەکە لە سنووری پارێزگای هەولێر هەیە. چەند کەس لەو شوێنانە کار دەکەن، بە هەزاران کەس کار دەکات. بە دڵنیاییەوە بەرژەوەندی ئەوانیش هەرچەندە بەرژەوەندی هاوڵاتیان لە سەروی هەموو بەرژەوەندیەکە زۆر گرنگە. ئێستا هەموو فڕن و نانەوەخانەکان بڕیارەکە جێبەجێەکەن، ئێوە چۆن چاودێریانەکەن؟ ئەکید بڕیارەکە کەوتوتە بواری جێبەجێکردنەوە. ئەمە ڕاشمانگەیان بە ڕاشکاوانە ئەوەی کە پابەند نەبیتن ئیزراعاتی لەگەڵ دەکرێت، دوای ئەوەی کەوا داواکاریەکانی جێبەجێ دەکرێتن. ئێمە ماوەی چەند ڕۆژە چەندین دانیشتنمان لەگەڵیان ئەنجامدا لەگەڵ خاوەنی نانەوەخانە و سەمونخانەکان و ئەو داواکاریانەی کە هەیان بوو لێمان وەرگرتن و ئەکید ڕاوێژ و گفتوگۆ کرا لەگەڵ لایەنە پەیوەنددارەکان. 2 داواکاری زۆر سەرچیانە بوو یاخود 3. ئەوەی کارەبا پێشتر بڕیاری لەسەر درابوو کەوتووە بواری جێبەجێکردن بە ڕێژەی 150 نرخی کرەی کارەبایان بۆ کەم بکرێتەوە. ئەوی تر غاز و ئاردەکە بوو. ئەوەشتان بۆ جێبەجێکردن کاتنەبەست ینی زۆر ئارتان بۆ دابینکردن جێبەجێکرا. بابەتی غاز ینی ئێستا دابین کراوە یا بڕیار دراوە کە دابین بکرێت؟ 600 دینار بوو. ئەمڕۆ نەک دابین کراوە، ڕۆژانەش بۆیان دابین دەکرێت، بۆیان دەگوازرێتەوە بە نرخی 300 دینار کە دەکاتە 150 نرخی ئەو نرخی پێشووتر دایانکڕی. بۆیان دەستە ناو نانەوەخانە و سەمونخانەکان. ئێستا کە قسەتان لۆ دەکەم وا ئۆتۆمبیلەکانی گواستنەوەی ئەو غازانەوە غازەکە دابەش دەکە بەسەر نانەوەخانەکان لەژێر سەرپەرشتی لیژنەیەک کە پێکمان هیناوە لە ئەو مەبەستە. لیژنەکە لە قایمقامیەت پێکاتوە، قایمقامیەتی ناوەند لە گەڵ چاودێری بازرگانی و نوێنەری خاوەنی یاخود نوێنەری سەمونخانە و نانەوەخانەکانیش لەو لیژنەیە بۆ ئەوەی بە شێوەیەکی یەکسان بە شێوەیەکی دادپەروەرانە ئەو غازە دابەش بکرێت. بابەتی ئاردەکەش ئێمە
بەڵێ دوێنێ ڕامانگەیان کەوا لە بازاڕیش نرخی بە 34,000 دینارە هەر فەردەیەک بە 30,000 بەڵام دوای ئەوەی کە بە پێویستمان زانی ڕێژەیەکی تریشیان بۆ دابەزێنین ئەوە بتوانیمان نرخی یەک فەردە ئارد بکەینە 29,000 بۆیان متابعش دەکرێت بە دڵنیاییەوە ڕەچاوی بارودۆخی هەر هەموو ئەوانش دەکرێت سندیکای کرێکارانیش لە ناو گفتوگۆکاندا بووە کە داکۆچی کەرە لە مافی کرێکاران و لە بەرژەوەندیەکانی کرێکاران ئێمەش هەروەتر بەو شێوەیە داکۆچی لە مافەکانیان دەکەین بۆیە هەر هەمووی متابعە دەکرێت چاودێریەکی باش دەکرێت لە ڕووی کوالیتیەوەش ناکرێنانەوە خان ینی هیچ کوالیتی ئەو خۆراکە دانابەزێ ئەو نان و سەمونە دانابەزێت ینی باسی کوالیتیت کرد حەزم کردە و پرسیارە بکەم نەخێر بە پێچەوانەوە لە ڕووی کێشەوە لە ڕووی کوالیتیەوە دەبی باشتر بکرێتن دەبیت متابعەتی بەردەوامی لەسەر بیتن هەر کەسێکیش دیسانەوەی دووپات دەکەینەوە کە پابەند دەبیتن ڕوبەڕووی ئیجراعات دەبیتەوە بەڵام خۆشبەختانە ئەوڕۆکە نوێنەرەکانیان یاخود ئەنجومەنەکانیان لێرە بوون بە سینگێکی زۆر فراوان وەریان گرت و بڕیارەکەش لە قازانجی ئەوانە من بەخۆمەوە پرسیارم لیان پێشمانگە قازانجەکەت زیاتر بوو یان ئەمڕۆ قازانج زیاترەکە ژمارەکەی زیاد بووە بۆ دەنان بۆ دەسەمون بەڵام ئەو هەموو ئاسانکاریە و ئەو هەموو پاڵپشتێت بۆ کراوە هاوڕکە زۆر بە ڕاشکاوانە گوتیان ئێستا قازانجمان باشترە و ئەوە لە بەرژەوەندی ئێمەشدایە پێشی لە بەرژەوەندی هاوڵاتیاندابی کارەکانیان باشتر دەبی ئیشەکانیان باشتر دەبی بۆیە ئەو بڕیارێک بوو لە جێگای خۆی بوو پێویستە بە زووترین کاتیش لە هەموو کوردستان جێبەجێ بکرێ ئێمە ئێستا لە هەولێر کەوتوینە ناوبواری جێبەجێکردن و هەر کەم و کوڕیەکیش لە هەر شوێنێکی هەولێر لە دەوروبەری هەولێر مابیتن ئەکید ئێمە دەچین چارەسەری دەکەین بەڵام هاوڵاتیش بە هاوکارمان بیتن ئاگادارمان بکاتەوە شوێنێک پابەند نیە یاخود لە ڕووی چێشەوە تێبینیان هەیە ئەکید ئێمە لژنەکانمان دەستا و شوێنە و بەکاری پێویستە زۆر باشە سپاس دەکەم بەڕێز نەبەز عەبدولحەمید قایمقامی هەولێر ڕاستەوخۆ لە هەولێر لەگەڵم بووی دەست خۆش